لەبەرکردنی ڕقەمە پێشتر تەنها ڕقەمی موبایل و ژمارەی موبایل تەنها ژمارەی خۆم و باوکم و دایکەوەم لەبەر بوو. بەس ئەلحەمدولیلا ئێستا هاوڕێیەکم نزیکی 15 ڕۆژ ئەبێت پێش ئێستا ڕقەمەی خۆی وت تەرکیزم خستە سەری ئەلحەمدولیلا ئەو 15 ڕۆژە من ئەو ڕقەمم لە مێشکا ماوە. یەک کەرتی ئەحیا خوێندوومەتەوە لێی تێگەیشتووم 6 لاپەڕە بووە بە 13 دەقە و توانیومە یعنی لەبەری بکەم بەڵام بە ئیتقانی 100% نا لێی تێگەیشتووم 5 دەقەم گرتەوە و زۆریم کرد لە خۆم وتم ئەبێ لەم 5 دەقە ئەم لاپەڕە لەبەرکەم. ئەلحەمدولیلا هەر کە 5 دەقە کە تەواو بوو من توانیم ئەو لاپەڕەیە لەبەرکەم. زۆر بەخۆم سەرسام بووم، زۆر ناموو بوو ئەو شتە بۆ من. وە تاقیکردنەوەیشم لە بابەتەکەیە کرد، بابەتی ئەحیا بوو. یەک بەند بوو لە ماوەی نیو سەعات شەوەکەی بۆ نمونە شەو نیو سەعات سەعیم کرد، ڕۆژیش هەستام نیو سەعاتی تر سەعیم بۆ کرد. ئەلحەمدولیلا لە 10 پرسیاری ئەو مامۆستایە توانیم 9 پرسیاری بزانم تەنها بە 8 بۆ 9 پرسیار تەنها بە 1 سەعات سعیکردن کە پێشتر ئەگەر 1 ڕۆژ سەعیم کردە ئەو نەمرەیەم نەئەهێنا. سەلام عەلەیکوم. ئەمێ فیدباکی خۆم بدەم کە بەشداربووی کۆرسی چالاکردنەوەی مێشکم گروپی 16 بەشی ئامادەی. ئەمێ فیدباک بدەم کە لە تەرکیز و بیرهێنانەوەی شتەکانە چۆن گۆڕاوم. پێشتر ئەگەر کلیلێک، قەڵەمێک یان هەر شتێکم دابنایە لە شوێنێکی ئاساییە، شوێنێکی جارانی نەبووە بیرم ئەچوانێ و دوای گەڕانێکی زۆر ئەنجا بم دۆزیایەوە. بەڵام ئەلحەمدولیلا دوای ئەم کۆرسە چەندێک گۆڕاوم بە تەرکیزەوە. هەموو جوڵەیەکم تەرکیزی لەگەڵە، یعنی ئەوە نییە بڵێم ئاگام لە خۆم نییە، زۆر بەکەمی تەرکیزم بڕوا کە پێشتر دایمەن خەیاڵم ڕۆشتە بوو، یعنی ئەدوت بەسەر دنیاوە نیم، خەیاڵم ڕۆشتە بوو، ئاگام لە خۆم نەبوو. بەس ئێستا ئەلحەمدولیلا زۆر گۆڕاوم تەرکیز و لە بیرهێنانەوە لە شتەکانە. من لە ڕێی هاوڕێیەکم و بەشداریم کرد کە نزیکی 5-6 مانگێک زیاتر 8 مانگێک ئەبێت قسەمان ئەکرد و یەکمان ئەبینی. پێی وتم وتی ئەکادیمیایەکی ئاوا هەیە بە ناوی ئاوات ئەکادیمی و خەڵک زۆر سوودی لێبینی و خوشکی ئەو هاوڕێیشم بەشداری کردبوو، نمونەی زیندوو بوو لە بەردەستمانە و ئەلحەمدولیلا ئەوانیش سوودیان بینی بوو. ئیتر من و 2 کوڕی هاوڕێم بەشداریمان کرد لەگەڵیان لە گروپی 16. ئەلحەمدولیلا زۆر ئاسمان پێشکەوتووە ئێستا. و من ئەگەر ڕاستیشە بوێت ڕاهێنان و بەشداریکردن لە زوومەکانە و ئەوەنەم بە ئیهمالی گرتە بوو، چونکە کەمێ دواکەوتە بووم، ئیتر تاقەتم نەبوو. بەڵام هەر سەعیم ئەکرد ئەو نەبوو بڵێم وازم لێ هێناوە و گوێی پێ نەیەم و ئەو شتانە نەبوو. ئومێدم پێی هەبوو کە باش بم، ئومێدم هەبوو کە مێشکم بەرەو پێش چێت و لە بەرکردنە کاتێکی کەمم بوێ و بابەتێکی زۆر لەبەرکەم. ئەلحەمدولیلا هاوڕێکانم ئەو 2 هاوڕێم زۆر پێشکەوتوون، دانێکیان لە خوای گەورە بەزیابێت بە 50 چرکە ئەگاتێک لاپەڕ و دانیشان 5 دەقە ئەگاتێک لاپەڕی قورئان. و لە ڕێی ئەو بەشداریمان کرد و ئەلحەمدولیلا سوودی هەبوو. ئێستا ئەمێ سوودەکانتان پێ بڵێم. لەبەرکردنی ڕقەمە پێشتر تەنها ڕقەمی موبایل و ژمارەی موبایل تەنها ژمارەی خۆم و باوکم و دایکەوەم لەبەر بوو. بەس ئەلحەمدولیلا ئێستا هاوڕێیەکم نزیکی 15 ڕۆژ ئەبێت پێش ئێستا ڕقەمەی خۆی وت ڕقەمەکەی خۆی وت بۆ ئەوەی شم نەبوو لەبەری کەم ڕقەمەکە، هەر تۆزە تەرکیزم خستە سەری ڕقەمەکەی جوانیش نەبوو بینی خۆمان بێ، بەڵام تەرکیزم خستە سەری ئەلحەمدولیلا ئەو 15 ڕۆژە من ئەو ڕقەمم لە مێشکا ماوە. یعنی ئەمە
وەک نمونەیەک هێناومەتەوە کە لە لەبەرکردنی ژمارە چەند گۆڕاوم و چەند پێشکەوتووم، چونکە جیاوازیەکی زۆرە کە پێشتر ڕەقەمی 3 کەس لەبەر بێ، بەس ئێستا بە سوودفا یەک تۆ سەرکیزم کردووە گوێم لە ڕەقەمەکەی بووە بەدەم و توێتی، ئێستا نزیکی 15 ڕۆژە هێشتا هەر لە مێشکمە ماوە و بۆ ئەوەشم نەبووە لەبەریکەم. و لە ئیمتیحان بابەتەکان، ئیمتیحانی بابەتەکانی مەکتەب ئەگەر ڕۆژێک بیانوتایەوە بەیانی ئیمتیحانە من شەو و ڕۆژمە خستە سەر یەک بۆ ئەوەی سەعی بکەم، بۆ ئەوەی نمرەیەکی بەرزیش بێنم، لەگەڵ ئەوەی کە ئەو هەموو سەعیەشم ئەکرد لەوانەیە دەرس هەبوو بێت نزیکی 6 سەعات زیاتر سەعیم کردبێت لە یەک دەرزە بۆ ئیمتیحان، و سەعی ڕۆژانیشم کردبێت چونکە سەعی ڕۆژانە سوودی زۆرە. 6 سەعاتم ویستووە بۆیە نمرەی بێنم کەم نەبێ و سەر و وەسەط بێ، ئەگینا نمرەی تەواویش نا، بەس یەک تۆ سەر و ناوەند بووم. بەس ئەلحەمدولیلا سوپاس بۆ خۆی گەورە، ئێستا لە خوێندنەوە لە تێگەیشتن زۆر سەریع بووم. یەک کەرتی ئەحیا خوێندوومەتەوە و لێی تێگەیشتووم 6 لاپەڕە بووە، تەنها لە 13 دەقە و نیو کاتم گرتبووانی، زۆر بەخۆم سەرسام بووم ماشەڵڵا، بە 13 دەقە و نیو توانیومە یعنی لەبەری بکەم، بەڵام بە ئیتقانی 100% نا، لێی تێگەیشتووم، زۆر جیاواز بوو بۆ من ئەو نمونەیە. ئەمە لەگەڵ ئەوەی کە من لەگەڵ کۆرسەکەیان نەڕۆشتووم، دواکەوتە بووم لی ساردبوو بوومەوانێ ساردبوونەوەیەک نا بڵێم سوودی لێ نابینم، ساردبوونەوەیەک کە لەگەڵ ئەو مەنهەجە نەڕۆم، بەڵکو خۆم دووبارەم ئەکردەوە کە وانە تۆمارکراوەکانیاندا ئەنایوانەی لەوێ سێرم ئەکرد و سوودم لێ ئەبینی کە تەنها سەیری 4 هەفتەم کردووە، نزیکی مانگێک ئەبێت کۆرسەکە تەواو بووە. یعنی ئەمە ئەوە نییە بڵێ مەرجت کە لەگەڵ کۆرسەکە سوود ببینی تۆ، من مانگێک ئەبێ کۆرسەکە تەواو بووە ئەنجا سوودم بینیوە، بەڵام مەرجە سوود ببینی ئەگەر ڕاهێنان بکەیت، ئەبێ سوود ببینی کە تۆ ڕاهێنانی کرد، بەڵام تۆ ڕاهێنان نەکەیت و تۆ لەگەڵ مامۆستاکان نەبیت و گوێیان بۆ نەگریت و بە قسەیان نەکەیت، ئەمە جادوو نییە تۆ مێشکە باشکەن کە بەشداری ئەمە کرد، ئەبێ لەگەڵیان بڕۆیت. باسی ئەحیاکەمان ئەکرد، کاتم گرتەوە ویستم بزانم دەمێ بۆ خۆم تاقی نەکردبووە، ویستم بزانم ئاستم پێشکەوتووە، 5 دەقەم گرتەوە و زۆریم کرد لە خۆم، وتم ئەبێ لەم 5 دەقە ئەم لاپەڕە لەبەرکەم. ئەلحەمدولیلا هەر کە 5 دەقەت کە تەواو بوو من توانیم ئەو لاپەڕەیە لەبەرکەم، زۆر بەخۆم سەرسام بووم، زۆر ناموو بوو ئەو شتە بۆ من، یعنی ئەوە ئاواتێکم بوو کە من بگەم بە 5 دەقە یەک لاپەڕە لەبەر بکەم، ئەلحەمدولیلا توانیم بگەم بەو ئاواتێشم، بەڵام ئەوە لە ئاست تەموعی منە نییە بەخوا، چونکە ئینشاءڵڵا من بۆ ئەوەش تێ ئەکۆشم بربەستی 5 دەقەیم بڕیوە بۆ ئەوە تێ ئەکۆشم بگەم بە 1 خولەک بۆ 1 لاپەڕە و ئینشاءڵڵا ئەو کاتش فیدباکتان بۆ ئەنێرمە و پێشی ئەگەم بە یارمەتی مامۆستا و ستافە بەڕێزەکە و ئەدمینەکان کە پرسیار ئەەکەم یەکسەر جواب بێنەوانێ، مەمنونم ماندوو نەناسانە، ئەوان ئیشی خۆیان بەڕێوە بن، زۆر سافێکی لێ هاتوون، ئینشاءڵڵا فیدباکتان بۆ ئەنێرمەوە بۆ 1 خولەکێکش. وە تاقیکردنەوەیشم لە بابەتەکەیە کرد، بابەتی ئەحیا بوو، 1 بەند بوو لە ماوەی نیو سەعات شەوەکەی، بۆ نمونە شەو نیو سەعات سەعیم کرد، ڕۆژیش هەستام نیو سەعاتی تر سەعیم بۆ کرد کە دەرزەکە مامۆستایەکی زۆر باش و بەناوبانگ لە پرسیاری قورسا پێمان ئەڵێتەوانێ، ئەلحەمدولیلا توانیم تەنها بە 1 سەعات سەعیکردن لەگەڵ بەکارهێنانی چەند تەکنیکێکی زۆر باش، توانیم لەگەڵ بەکارهێنانی چەند تەکنیکێکە من مەنهەجەکە زۆر ئاسان بکەم بۆ خۆم، ئەلحەمدولیلا
لە 10 پرسیاری ئەو مامۆستایە توانیم 9 پرسیاری بزانم تەنها بە 8 بۆ 9 پرسیار تەنها بە 1 سعات سعیکردن کە پێشتر ئەگەر 1 ڕۆژ سعیم کردایە ئەو نمرەیەم نەئەهێنا. چەند تاقیکردنێکمان کردبوو پێش دەورەکە پێش ئەم ئەکادیمیایە لەگەڵ سعیکردنێکی زۆرە نمرەکانم هەر ئەوەنە بوو دەرچوو بم. یعنی ئەگەر لە سەر 10 نمرە ئیمتیحانم کردبێ من 5 نمرەم هێناوە ئەمە زۆر جیاوازە کە ئێستا لەسەر 10 نمرە ئیمتیحانم کردو توانیومە 8 بۆ 9 نمرە بهێنم بە 1 سعات سعیکردن. لە کۆتاییشە ئەمەیە بڵێم دەستی ماندووبوونی تاک بە تاکی مامۆستایان و ئەدمینەکان ماچەکەم مامۆستا عەتاو، مامۆستا ئاوات و مامۆستا شادی ئەدمینە بەڕێزەکانیش ئینشەڵڵا سەرکەوتوو بن و خوا سەرفرازتان بکات.